بەردەست بێت و خاڵێک ترمانێ فریمس پرۆفیت ماکسیمەس لێرەدا کۆمپانیەکان بە شێوازێکی گشتی قازانجەکەن قازانجێکی باشیش ئەکەن قازانجی کۆمپانیەکان گەورەیە پرۆفیت ماکسیمەس قازانجێکی گەورەکەن بۆ لەبەرەوەی کە لە ڕاستیە هیچ سانسۆرێک نییە لەسەر کۆمپانیەکان تۆ تەماشا بکە لە هەرێمی کوردستانیش هەرچەنە لە هەرێمی کوردستان تا ئێستاش لە ڕاستیە بە شێوازێکی هەڵە هاتووە بازاڕی ئازاد پێمان وایە کە بازارەکە ئازاد بیتر تۆ ئازادی لەوەی کە مۆبایلێک تێ تۆ ئازادی لەوەی کە مەسەڵەن کۆمپیوتەرێک تێ بە $500 فرۆشی بە $1000 فرۆشی ئیتر لە ڕاستیە ئەمە وەک لە محازەرەکانی شال لە ناو کلاسەکەی ئاماژەمان پێکردووە ئەمە تا ڕادێک کێشەیە بەڕاستی بە نسبەت هەرێمی کوردستان و بەڵام بە شێوازی گشتی لە هەرێمی کوردستانشا ئاماژەی پێکرێت بازارەکەمان بازارێکی ئازاد تو تەماشاکەی لە هەرێمی کوردستانە کۆمپانیەکان قازانجێکی ئێجگار گەورەکەن بێ ئەوەی کە حکوومەت تداخلیان کە بەهەرحاڵ ئەوەی کە لێرە هەمانە فێرمز ماکسیمس پرۆفیت وێن MC یەکسان بێ بە MR هەموو ئەمانە دواترینەوە سەری ئەمە هەمووی تعبیر لە یەک خشتەکات کە ئەم خشتەیە لێرە بەڕێزانەوەی کە ئێمە هەمانە ئاوتپوتمانەیە ئاوتپوت ئەم خشتەیە باز لە پێکاتی بازارەکە باز لە تێکچوونەکات باز لە قازانجەکات باز لە تێچوونی سنووردارەکە بە شێوازێکی گشتی ئەوەی لەسەر ئێمەیە لێرەدا ڕوونکردنەوەی ئەم خشتەیە تەماشا بکەن بەڕێزان لێرە چیمان هەیە ئاوتپوتمانەیە ئەمە ئاوتپوتە تەماشاکەی لە ئەمە ئینتاجی کۆمپانیایەکە هەموو کۆمپانیایەک لە سەرەتای دەست بەکاربوونیەوە تەماشاکەی بە سفر دەست پێکات و احتیمالی زەرەرێکی هەیە لە ڕاستیە بۆیە وردە وردە پێی مروری زەمن نسبەی ئینتاجی کۆمپانیەکان بەرزە بێتەوە یاخود وحدەی ئینتاجی کۆمپانیەکان وردە وردە بەرزە بێتەوە تەماشاکەی لە هەفتەی یەکەما بێت بە 1 تا ئەڕوات بۆ 6 کەواتە لە سفرەوە دەست پێکات بۆ 6 لێرە تێچوونمان هەیە تێچوونەکان بریتە لە تۆتاڵ کۆست ئەوەی کە لێرە هەمانە ئەم تۆتاڵ کۆستە سەرجەمی تێچوونە تۆ تەماشاکی کاتێک کە تۆش کۆمپانیایەک دانەی تەماشاکی تێچوونت هەیە کەواتە تۆ پێویستە مانگانە سەرجەمی تێچوونت بۆ دەرکوێت و لەگەڵ سەرجەمی داهاتت بۆ دەرکوێت هەر بۆ نمونە خۆت بزنسێک هەیە تەماشاکەی پارەی مەصرفت هەیە و لەگەڵ داهاتت هەیە ئەم دوانە لە یەکی دەرەکەی قازانجە بۆ دەرەچێت کەواتە بە شێوازێکی گشتی تۆتاڵ کۆست بریتە لە دوو جۆرە تێچوون کۆ سەرجەمی دوو جۆرە تێچوون تێچوونێکمانەیە پێوترێت تێچوونی سابت کە ئەم تێچوونە سابتە ئەگەر کۆمپانیایەک بە نمونە وەرگین کۆمپانیایەک ماگانە کری کرێکارەیەات کۆمپانیایەک ماگانە کری ئاو کارەبایەت کری ئینتەرنێتەیەات کەواتە تێچوونێکی سابتمانەیە تەماشاکەی لێرەیە ئەم تێچوونە سابتە لە یەکەم ڕۆژی ئینتاجیەوە لە یەکەم ڕۆژی پرۆسەسی بەرهەمێنانەوە هەتا کۆتایی یەکسانە تەماشاکەی یەکسانە بەبیست بۆ لەبەرەوەی کە لەم جۆرە بازاڕانەیە یاخود لەم جۆرە مەسروفاتانەیە تێچوونەکان سابتن وەک چۆن ئێمە هەمومان ماگانە کۆمەڵێک تێچوونمانێت تێچوونی سابتی پێوتری ئینتەرنێتە جلو بەرگە کری تەکسیە کری کارتی مۆبایلە هەموو ئەم شتان ناگرێتەوە بەڵام لە بەرامبەریش تێچوونێکی ترمانەیە کە پێوترێت تێچوونی گۆڕاو تەماشا کن بەڕێزە ئەم دوو تێچوونە کۆ بکەرەوە تۆتاڵ کۆست دەرەچێت با بزانین ئەم تێچوونە گۆڕاوەیان لە چیەوەتەوە ڤاریبڵ کۆست تێچوونی گۆڕاو لە ئەنجامی چیەوە دروستە بێت لە ئەنجامی گۆڕانکاری لە وحدەی ئینتاجیەوە دروستە بێت بەڕێزان تەماشا بکەن بۆ تێچوونی یەک وحدەی بەرهەم $12 تێچێت بۆ 22 تێچێت بۆ 3 تێچێت وردە وردە ئەمە گۆڕانکاری بەسەرایەت تەماشا بکەن بەڕێزان لێرە 0 و 20 کۆ بکەیتەوە 20 دەکات 20 و 12 کۆ بکەیتەوە 32 ئەکات 22 20 کۆ بکەیتەوە 42 ئەکات سا لەگە 20 تا کوب کەرەوە 120 دەکات کەواتە سەرجەمی تێچوون بە چی دەرەچێت سەرجەمی تێچوون بە سەرجەمی ڤاریبڵ کۆست لەگەڵ فیکسد کۆستا دەرەچێت تەماشا بکەن ئەم دوو خانەیە کۆ بکەرەوە سێم خانەیان دەرەچێت تۆتاڵ کۆست دەرەچێت کەواتە جارێکی تر ئەڵێم ڤاریبڵ کۆست لەگەڵ فیکسد کۆستا کۆی بکەرەوە تۆتاڵ کۆست دەرەچێت زۆر ئاسانە 0 لەگەڵ 20 تا 20 100 لەگەڵ 20 تا 120 تەماشا بکە بەڕێزان ئەگە ویستە ڤاریبڵ کۆست بدۆزیتەوە ئەتوانی بەم شێوازەش بگی 120 ناقسان 20 100 دەرەچێت 80 ناقسان 20 60 دەرەچێت 60 ناقسان 20 40 دەرەچێت 20 ناقسان 20 0 دەرەچێت کەواتە ئەم سێ خانەی سەرەتا بەم شێوازە دۆزرێت مارجینال کۆست واتە تێچوونی سنووردار بەڕێزان تێچوونی سنووردار بریتە لە جیاوازی نێوان تۆتاڵ کۆستی دووەم لەگەڵ تۆتاڵ کۆستی یەکەم تەماشا بکەن بەڕێزان ئەمە تۆتاڵ کۆستە تۆتاڵ کۆستی دووەم چەندمان هەیە طبعاً ئەمە سفرە هەر چواری لێرەوە سفر دانەی لەبەرەوەی چیمان هەیە لەبەرەوەی وحدەی ئینتاجیمان سفرە تۆتاڵ کۆستی دووەم چەندە 32 لێی دەرچێت 12
لێ دەچێ 20 12کات تۆتاڵ کۆستی دووەم 42 لێ دەچێ 32 داکات تەماشا بکە 47 لێ دەچێ 42 5کات 6 لێ دەچێ 47 13کات 120 لێ دەچێ 80 40کات ڕۆنە بەڕێزان تەماشا بکەن بەڕێزان جارێک تێڵێم بەوەی کە مارجینال کۆست بدۆزینەوە طبعا یەکەم خاڵیان هەرمووی سفرە بۆ لە بەرەوەی وحدەی ئینتاجی ما سفر لە دۆزینەوەی مارجینال کۆستە تۆتاڵ کۆستەکان یاساکەی بریتیە لە جیاوازی نێوان تۆتاڵ کۆستی دووەم لەگەڵ تۆتاڵ کۆستی یەکەم ئەمە تۆتاڵ کۆستە 32 لێی دەرچێ 20 بریتیە لە 12 120 لێی دەرچێ 80 بریتیە لە 40 بەم شێوازاتێت ئەدۆزرێت و یاساکەی بریتیە تۆتاڵ کۆستی دووەم لێی دەرچێت تۆتاڵ کۆستی یەکەم بەم شێوازە هەموو ئەمانە ئەما بێتە 32 بێتە دووەم 20 بێتە یەکەم لە خاڵی دواترا 42 بێتە تۆتاڵ کۆستی دووەم 32 بێتە تۆتاڵ کۆستی یەکەم بەم شێوازە بەردەوامە ئەمەشیان مارجینال کۆست MR بریتیە لە پرایس یەکسانە بە MR با بچینە سڵایدی دواتر بەرازە تەماشا بکەن لێرە یاسایەکمانە کۆمپیوتەر فیرمس لە بازاری چێبرکیایە MC یەکسانە بە MR یەکسانە بە پرایس تەماشاکەن ئەوەی کە پێم وتن لە ئیمتیحانە یاخود بۆ ئەوەی ئێوە بزانن پرایسەکەمان یەکسانە بە سی کەواتە یەکسانە بە MR ئەمە لە ئیمتیحانە خۆی ئەیات کەواتە ئەگەر نەشیات خۆی پرایسەکایات یاخود ئیدۆزیتەوەی کە ئێوە فێری بوونە لە ڕاستیە پرایسەکایات پرایسمان یەکسانە بە $30 یەکسانە بە MR وەکو لە پێشووترا هەمانە کەواتە پرایسەکە ڕێک لێرە یادێن تۆ تا ڕەڤینیو بەڕێزە پرایس بریتیە لە $30 بریتیە لە چی؟ بریتیە لە فرۆشتنی یەک وحدەی ئینتاجی تەماشا بکە لێرە هیچمان نەبووە ئاوتپوتمان سفرە کەواتە پرایسەکەشمان سفرە ئێمارەکەشمان سفرە کەواتە تۆ تا ڕەڤینیو سەرجەمی داهاتەکەشمان سفرە بەڕێزە لێرە یەک بەرهەمە فرۆشین گریمان یەک کابۆمان ئینتاج کردو کەواتە نرخیش بریتیە لە چی بۆ هەر کاڵایەک بریتیە لە $30 کەواتە نرخی یەک بەرهەم بریتیە لە چی بریتیە لە $30 کەواتە یەک بەرهەممان فرۆشتووە لێرە یەک وحدەمانەیە کەواتە $30 لێرە دوو وحدە بەرهەمێنین ێ باشە دوو کەڕە سی یەکسانە بە 60 ئەشتوانین وای بدۆزینەوە ئەم سێ لێرە دارینەوە سی یەکسانە بە 60 لێرە سێ وحدەمان هەیە سێ وحدەمانە نرخی فرۆشتنی یەک وحدە بریتیە لە چەند بریتیە لە سی سێ کەڕە سی یەکسانە بە 90 ئەشتوانین ئاوا بدۆزنەوە 60 لەگەڵ ئەم سیایە یەکسانە بە 90 لێرە چوار وحدەمانێ چوار کەڕە سی یەکسانە بە چەند 120 ئەشتوانین ئاوا بدۆزنەوە 90 لەگەڵ سیا کۆی بکەرەوە 120 دەکات 120 لەگەڵ سیا کۆ بکەرەوە 150 ئەکات 150 لەگەڵ سیا کۆی بکەرەوە 180 ئەکات کەواتە تۆ تا ڕەڤینیو چۆن ئەدۆزنەوە سەرجەمی داهات بەم شێوازای دۆزینەوە 6 وحدەمان هەیە لێرە 6 وحدە ئینتاجیمان هەیە نرخی هەر دانێک هەر وحدەیەک بە $30 فرۆشی 6 کەڕە سی یەکسانە بە 180 ئەتوانی بەو شێوازەش بیدۆزیتەوە هەر بۆ معلوماتی خۆتان بەنسبەت پرۆفیتەوە بەڕێزان پرۆفیت چۆن ئەدۆزینەوە پرۆفیت واتە قازانجکردنیش بە شێوازێکی گشتی بریتیە لە جیاوازی نێوان وەک لێرە ئاماژەمان پێکردو جیاوازی نێوان TR لەگەڵ TCە تەماشا بکەن TR لەگەڵ TCە سەرجەمی داهات بە جیاوازی لەگەڵ سەرجەمی تێچوون یاخود لێی دەرچێت سەرجەمی تێچوون تەماشا بکەن بەڕێزان لێرە هیچ وحدەیەکمان نەبووە کەواتە لێرەش بامان شێوە سەفر تەماشا بکەن جیاوازی نێوان 32 لەگەڵ سیا چەندە دووە جیاوازی نێوان 60 لەگەڵ 42 چەندە 80 جیاوازی نێوان 90 لەگەڵ 47 چەندە 43 بەڕێزان کەواتە بە پێی ئەم یاسایە پرۆفیت یەکسانە بە TR ناقسان TC ئەم یاسایە دانیتەوە چی بۆ دەرەچێت قازانجە بۆ دەرەچێت هیوادارم ئەم بە 6 گەشتی بێت بۆ بەڕێستان ئەمانەشیان بە هەمان شێوە چیمانەیە ئەمانشیان باز لەو جیاوازی ئاکات
ئەمەشیان نمونەیەکی عملیە ئەتوان خۆتان ڕابێن لەسەری حەلی بکەن. بەرزان پێکاتێکی تری بازارمانەیە، ئەم پێکهاتەیە بازار یاخود ئەم جۆرەی تری بازار بریتە لە مۆنۆپۆلی. مۆنۆپۆلی واتە چی؟ مۆنۆپۆلی واتە قۆڕخکاری، واتە پاوانکردن، واتە دەست بە سەراگرتن، واتە هەموو ئەم شتانە لەلایەن یەک تاکە فرۆشیار، لەلایەن یەک تاکە حکوم، یاخود لەلایەن یەک تاکە بنەماڵیان، لەلایەن یەک تاکە خێزان، هەرچێک تۆ ناوێنەی کەواتە بە شێوازێکی گشتی مۆنۆپۆلی بریتە لە چی؟ A market dominated by single seller